بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕێکەوتنامەیەکی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی ڕاگەندا. نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزنەوەی گۆڕان ڕایگەن ئەم ڕێکەوتنامەیە وەڵام دەرەوەیە بۆ قەیرانەکان یارێم و ئامڕازەکانی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە تەنیا و تەنیا کاری پەرلەمانی و بە ڕێگەی خەباتی مەدەنی و یەکتر قبولکردنە. لای خۆشیەوە کۆسەر ڕەسوول جێگیری سکرتێری گشتیەکێتی داوای کرد سەرجەم لایەنەکان بەشداری ڕێکەوتنەکە بکەن. لە میواندەرێک لە بەڕێزان شاخەوان ڕەوف ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و ئەبوو بەکر هەڵاتدنی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێن پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. چەند ساڵێک لە ململانەی تون لە نێوان بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی سەرنجام هەردوو لە ڕێکەوتنامەیەکی سیاسیان واژۆ کرد. لە مەراسیمی ڕاگەاندنی ڕێکەوتنەکە نەوشیروان مستەفا دوای ماوەیەکی زۆر لە بێدەنگی وتارێکی پێشکەش کرد. نەوشیروان مستەفا ڕایگەیاند هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری جددی بووەتەوە وەک ئاڵنگاری ئابووری، ئاڵنگاری سیاسی و ئاڵنگاری جەنگی. ئەم ڕێکەوتنە وەڵامدانەوەیەکە بۆ ئەم ئاڵنگاریانە. ڕێخەری گشتی گۆڕان وتیشی ئەم ڕێکەوتنامەیە بۆ ئەنجامدانی چاکسازی و هاوبەشی سیاسی و دابینکردنی دادی کۆمەڵایەتی و ڕۆشنیە لە داهاتی نەوت و گازدا. سەبارەت بە ئالەتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەش نەوشیروان مستەفا ئاماژەی بەوە کرد ئامڕازەکانی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە تەنیا و تەنیا کاری پەرلەمانیە و ڕێگەی خەباتی مەدەنی و یەکتر قبولکردنە. ئەموتانی ڕێخەری گشتی بزنەوەی گۆڕان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە ڕێگەی پەرلەمانەوە لە کاتێکدایە ماوەی 7 مانگە پەرلەمانی کوردستان پەکراوە و ئاسۆیەکی ڕوونیش بۆ کاراکردنەوەی دیار نییە. لای خۆشەوە کۆسەر ڕەسوول عەلی جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی داوای بەشداریکردنی هەموو لایەنەکان دەکات لە ڕێکەوتنەکەدا و ڕایگەیاند دیارە ئەم ڕێکەوتنە لە پێناوی ئەوەیە ببێتە بەردی بناغی دیموکراتی و هەموو لایەنەکانی دیکە تیایدا بەشدار بن لەم پرۆسەیەدا و بەشدار بن لەوەی دۆخی میلەتەکەمان چاک بکەین و خۆشگوزەرانی بکەین. هەرچەندە ئەمڕۆ بە فەرمی ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتی واژۆکرا بەڵام تاوەکو ئێستا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستی خۆیان لەم بارەیەوە نەگەیاندووە و ماوەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەش تاوەکو ئێستا دیار نییە. ڕێکەوتنامەکەی یەکێتی و گۆڕان لە 25 مادە پێک دێت و دیارترین خاڵەکانی بریتین لە گۆڕینی سیستەمی حکومڕانی بۆ پەرلەمانی و یەکگرتنی لیستەکانی هەردوو لە پەرلەمانی عێراق و کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و بە یەک لیست بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم. کاک شاخەوەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لەو بکەین ئەمڕۆ ئایا لە مەڕاستیمی ڕاگەیاندنی ڕێکەوتنامی سیاسی نێوان بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی سەرجەم لایەنەکان بەشدار بوون تێیدا؟ زۆر سوپاس بۆم دەرفەتە، زۆر سوپاس بۆ برای بەڕێزم کاک ئەبوبەکر و برای بەڕێزیشم کاک سەلیم و لە ڕاستیە ئەمەی کە جەنابتان باسی ئەکەن ئەمڕۆ ڕێکەوتنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی واژۆکرا. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرجەم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بانگێش کرابوون و هەموو سەفارەتەکان و نوێنەرایەتیەکان باڵێن لە هەرێمی کوردستان بان کرابوون بانگێش کرابوون وانە بۆ ڕێکەوتنامە سیاسیەکە ئەوەی کە نەهاتبوو بۆ مناسەبەکە تەنها پارتی بوو ئینا هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هاتن بەدەم داوەتنامەکەوە بەدەم بانگێشنامەکەەوە لەبەرەوە ئەوەی کە جەنابتان باسیەکان تەنها هێزێک لە هەرێمی کوردستان کە نەهات بۆ ئەوە بەس پارتی بوو. بەڵێ ئیسەبارەت بە کۆنسوڵی وڵاتان هەمویان هاتبوون یاخود ئەوەی کە هاتبوو چونکە من بە حکمیەوەی ئەندامی لیژنەی سەرپەرشتیار بووم وانە لەگەڵ دە ئەندامی ژڤاتی نیشتیمانی هاوڕێمە و لەگەڵ دە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تقریباً 20 ئەندامی سەرکردایەتی و ئەندامی ژڤاتی نیشتیمانی سەرپەرشتی و سەرۆکاری مەراسیمەکەمان ئەکرد و لیژنەی پێشوازی بووین. نوێنەری ئەمریکای تیابوو، نوێنەری بەریتانیای تیابوو، نوێنەری ئێرانیەکانی تیابوو، باڵێهی کۆماری ئیسلامی ئێرانی تیابوو. ئەمانە تقریباً هاتوون بەڵێ لەوێ حزوریان بەڵێ زۆر باشە. سەبارەت بۆی کە باز لەوە دەکرێت کە لەناو یەکێتی نیشتیمانی مەسەن کۆمەڵێک سەرکردە بەشداری نەکردووە ناڕازی بوونە
ئایا ناڕازیم و ناوستۆی گۆڕانی شەبوو یاخود ئەو یەکێتیش ناڕازی بوونە بەشداریەکردن من نەمبیستوە تاکو ئێستا لە ناو بزوتنەوەی گۆڕان هیچ کەسێک بەڕسمی یا هیچ گروپێک بەڕسمی بڵێ من ناڕازیم لە ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام هەندێک لەو برادرانەی یەکێتی نیشتیمانی 4-5 پێم وابێ لەو برادرانە نەمبیست وەکو ناڕازی بەڵام ئەڵێن ملاحەزان هەیە لەسەر پرۆژەکە. ینی بەس ناڕازی نین بەڵام بۆ بەشداریان نەکردبووم بڕۆ من ئەمڕۆ لە ڕاستی ئەو 4-5 برادری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆم نەمبینین و دواتریش پرسیارم کرد نەهاتبوون نەهاتنەکەیان تەسەورەکەم هەر پەیوەندی هەبێ بە ڕێکەوتنە سیاسەکەەوە بەڵام ئەمە کاریگەری خراپی نابێت لەسەر ڕێکەوتنەکە یان ئەوانن بڕیار برەز نین لە ناو یەکێتی من نازانم ئەوان تا چەند یعنی هەموو کەسێک لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لە حیزبەکەی خۆی بڕیار بەدەسە ئەتوانێت قرار بە ئەتوانێت بڕیار بە بەڵام ئیترەوە پەیوەندی هەیە بە ناوخۆی حیزبەکەی خۆیانەوە. بەڵێ زۆر باشە مەوسمەوەی کاریگەری خراپی نابێت لەسەر ئاینگی ڕێکەوتنەکە باوەڕ ناکەم تەسیراتی لەسەر ڕێکەوتنەکەی سپێسیال دەکرێت بە کورتی ئەم ڕێکەوتنە سیاسی نێوابستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بۆچی ئەم ڕێکەوتنە لە ڕاستیە ئەوەندەی من مادە بە مادە بڕگە بە بڕگە خاڵ بە خاڵی خوێنومەتۆ ئەوان ئەوەندەی کە لە مەسلحەتی خەڵکی کوردستانە یا با بڵێن ئەوەندەی کە چەسپاندنی سیستەمی دیموکراسی تێدا من ئەیبینم و ئەوانە ئەوەندە لە مەساڵحی بزوتنەوەی گۆڕان یا یەکێتی نیشتیمانی نییە و ڕێکەوتنەکە لەم قۆناغا بۆ قۆناغی ئێستا هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنە زەرورە و ئێمە لە ڕاستی لە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە یعنی دەرگا کراوەتۆ بەڕووی هەموو لایەنە سیاسەکان بەڕووی هەموو هێزە سیاسەکانە کە ئەم ڕێکەوتنە فراوانتر بکرێت لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی تەجاوز بێ بۆ هێزەکانی کە بۆ لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. سوپاس دەکەم دواتەکەرم وەلای بەڕێز کاگەڵ بەکەرگرە بێن وەلای بەڕێز زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم لەسەر ئەم ڕێکەوتنە پێ دوای ئەم ڕێکەوتنە دەتوانێت دۆخی هەرێمی کوردستان ئاسایی بکاتەوە؟ بەناوی خوای گەورە مێهرەبان من پێم وایە ئەم ڕێکەوتنە ئاساییە کۆمەڵە دەستکەوتی حیزبی بۆ هەر یەک لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان تێدایە. بزوتنەوەی گۆڕان ئەوەی سەلمان کە ئەو سیاسەتی لە قاودان و کەنارخستنەی کە پەیڕەوە کرێ بەرامبەر بە ئەوان ئەتوانێت هێزێکە جوڵەی سیاسی بکە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بۆ خۆی بۆ خودی خۆی هەموو ئەو پرسیارانی لەسەر کۆنگرە ناوخۆی یەکێتی باوەکانی یەکێتی هەموو وەڵام دەرەوەی ئەوان نەبوون و لە لایەکی تریشەوە من پێم وایە بەشی دووەمی ئەم ڕێکەوتنە ئەگەر ئامانجەکانی خۆی بپێکێ ئەگەر ئەو کۆسپوتەگەرانی کە لە بەردەمیایەتی سەرکردەکانی هەردوو حیزبەکە یارمەتی دەربن و ئەوە دەستکەوتی هەم گشتی و دەستکەوتی نیشتیمانی تێدایە چونکە بۆ دەستکەوتی گشتی و نیشتیمانی تێدایە لەبەرەوەی ئامانج لەم ڕێکەوتنە من پێم وایە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەیە کە گەیشتووە بە خۆناغێکی چەقبەستووی بەداخەوە ئەو میکانیزمانی پێشووتر لە کۆبوونەوەی 5 حیزبەکان نەیتوانی چارەسەری کێشە و قەیرانەکان بکە و نەشیان هێشت پەرلەمانی کوردستان بە ڕێکاری یاساییەکانی خۆی هەموو ئەو گرفتانە چارەسەرکە بۆیە ئەمە جوڵە و مناوەرەیەکی تری سیاسیە یەکەم مافە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و هەر هێزێکی تر بچێتە ناو ڕێکەوتنێکی سیاسیوانێ بەڵام ئەوەی کە لێرەدا گرنگە چۆن ئەم ڕێکەوتە خزمەت بە بەرژەوەندی گشتی و دۆخی گشتی بکە ئەوەیە چەندێک بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو لیژنانی پێکی هێنن دڵنیایی بدەنە لایەنەکانی تر لە سەروی هەمووشیانەوە پارتی دیموکراتی کوردستان کە ئەم ڕێکەوتنە نابێ هیچ شیکردنەوەیکی پیلانجێڕی بۆ بکرێ و شەڕەپارتی نییە ئەم ڕێکەوتنە بەڵکو جارێکی تر داڕشنەوەی هاوسەنجێ لە هەرێمی کوردستاندا و جارێکی تر تێپەڕاندنی ئەم قۆناغەیە کە کۆمەڵێک کێشەی هەڵپەسێرا و هەیە لە هەرێمی کوردستانە پێویستی بەم جۆڵە سیاسیانە هەیە بۆی ئەمە دەرباز بین لەم کێشانە. بەڵێ زۆر باشە بەڕێزەوتت ئەم ڕێکەوتنە بەرژەوەندی حیزبیش تێدا بۆ یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەڵێ بەرژەوەندی حیزبەکان چی بەدڵنیایەوە وەکو ئەوەی وتمیانی کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم با بڵین لادانی سەرنجەکانە لەسەر ئەو گرفتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی و ئەگەر هەز بە مەحرومیەت و بێبەشیە بکە کە زۆر جار ئێڵەن بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان بۆ بزوتنەوەی گۆڕانیش دوایەوەی کە بزوتنەوەی گۆڕان هەموو دەرگاکانی لێداخرا دوای ئەوەی بزوتنەوەی گۆڕان لە بەغداوە پەیامی ئیجابین دا بە پارتی دیموکراتی کوردستان کە لەوێ یەک ڕیز بوو هاو هەڵوێز بوو لەگەڵ هێزە کوردستانیەکانی تر بەڵام ئەم پەیامانە نەقڵ نەبوون بۆ هەولێر بەداخەوە کە ئەوە تەلەقێکی ئیجابی بکرایە
بزوتنەوەی گۆڕان ئەڵێ من بە 500,000 دەنگدەرەوە هێشتا لە ساحەکەیە هەم لە گۆڕەپانەکەیە هەم ئەتوانم بناوەری سیاسی بکەم لەگەڵ هێزێک کە تا دوێنێ هاوپەیمانی استراتیژی پارتی دیموکراتی کوردستان بوو بەڵام هەموو ئەمانە گرنگە لە ڕاست نیشتیمانیەکان چینەوەی کە بەگەر ئەو بەرژەوەندی نیشتیمانیانە ئەم ڕێکەوتنە کۆمەڵی خاڵی تێدایە پێم وایە لە بەرنامی هەڵبژاردننی هەموو حیزبەکان نابەوە بە تایبەتر لە پاکێجەکانی ئۆپۆسیۆ نابووە لە سیستمی حکمڕانی لە مەسلەی ڕیفراندۆم و سەربەخۆی مەسلەی ئیسلاحات و چاکسازی مەسلەی لامەرکزیەتی ئیداری هەموو ئەمانە کۆمەڵە پرسی نیشتیمانی گەورن کە ئەمڕۆ توانین بڵێن کێشەی هەڵپەسێراون ئەم ئەگەر بۆ دەربازبوون بێت لەم قەیرانانە و بتوانین بەمە جوڵەیەکی نوێ لە هەرێمی کوردستان بکەین و بەڕای من ینی کە ئەبێ بە یەک پاکێجیش دەک کێشەی هەڵپەسێراو هەیە لە هەرێمی کوردستانە ئەبێ بە یەک پاکێش هەموو کێشەکان چارەسەرکەین ئەوە پێم وایە ئەبێت دووبەڕێستان ئەگەر بچین بۆ هەولێر بۆ لای کاک سەلیم کۆی کاک سەلیم زۆر سپاس بۆ ئامادەبوون دەمەوێت ڕای بەڕێزیش تام بزانی سەبارەت بە ئەو ڕێکەوتنە سیاسی کە لەناو بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە و کاریگەریەکانی ئەم ڕێکەوتنە لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ڕای بەڕێزتان چی دەبن؟ بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ ئێوەش بۆ دوو میوانە بە ڕێزەش دیارە ئەو ڕێکەوتنە بەڕاستی شتێکی باشە و حالەتێکی سیاسی گەشەیە بۆ ئەوەی کە هەر لایەنێکی سیاسی لە حالەتێکی ئێستادا کە پێویستی پێیتی بە گۆڕانکاری هەیە ناوچەکە پێویستی بە گۆڕانکاریە من بۆ ئەوەی کە لایەنێکی سیاسیان دوو لایەنی سیاسی پرۆژەیان هەیە بۆ ئەوەی ئەم حالەی ئێستا کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی گۆڕانکاریشی تیا بکرێ و دید و بۆچوونیان لە پرۆژەیەکی دوور و درێژی 25 خاڵی ئەوە کردووە نووسیوەتەوە ئەمە حالەتێکی زۆر باشە لە چاو 6 ساڵی پێش ئێستا کە کۆمەڵە ناکۆچیە بوو لەو منتیقەیە تەشەنوچە بوو ئێستا بێتە سەرەوەی کە ئەم حالەت سیاسیەوە دەخوازێت کە ئەمان لە پرۆژەیەکە و یەک دەنگ و یەک ڕەنجی بنوێنن ئەمە بۆ هەرێمی کوردستان پێم وایە سوودێکی باشیەوە بۆ حالەتی سیاسی هەر لایەنێکی سیاسیش دەبێت بریتی بێت لەوە نابێت بریتی بێت لە چەق بەستووی یەک ڕووبینین یان یەک شێوازکارکردن نەگۆڕینی چکە بۆ حیزبی سیاسی بۆ لایەنی سیاسی نابێت بریتی بێت لەوە ئەگەر لە حالەتێکا تووشی چەق بەستوو بوو لە دیاری دامینێوی چارەسەرێکت پێ نەبێت ئەم پێم وایە ئەو کۆمەڵە چارەسەری گرینگە لەو خاڵانەی کە نووسیوەتیانەوە و خاڵی گرنگی تایە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە پەیوەندی لەگەڵ عێراقا هەیە پەیوەندی بە دەوروبەرا هەیە هەموو ئەوانە خاڵی گرنگن بەڵام وەکو ئەوەی کاک نێوشیروان باسی کرد ئێمە لە نووسینەوەی پرۆژە و لە پاکێز نووسینەوەشتی باشمانەیە بەڵام لە مەیدانی عملیە بکرێتە مەیدانی عملی ئێمەش دەبێت هەموو هاوکار بین هەموو لایەنە سیاسەکانیش هاوکار بن بۆ جێبەجێکردنی ئەمە بە بارێکی سلبیان نەکەوێت بە باری ئیزابیا بێ و لایەنە سیاسیەکانیش ئەوەی کە هاوکار بین بۆ ئەوەی کە ئەم دوو لایەنە سیاسیە لە پرۆژەیەکی وایە ئیتیفاقی بکەن بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان یان کرانەوەی بە دەواازەیەشکەیە ئەمە شتێکی باشە بەڕاستی زۆر باشە بەڵام سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەم ڕێکەوتنە دەتوانێت دۆخی هەرێم ئاسایی بکاتەوە یاخود جیاوازی چیە لەسەر مەسەرە لەسەر ئەو ڕێکەوتنە استراتیژیەکە پێشتر لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان کراوە؟ وەڵام پێم وایە ئەم حرەکەیەکی باش دەدا بە هەرێمی کوردستان لەبەرەوە هەرێمی کوردستان ئەوە بۆ 8 مانگ دەچێت هەر لە حالەتی چەق بەستوویەوە هیچ عیلازێکی نەبووە تا ئێستا و زۆر پرۆژە تەرەح کراوە و لایەنانە دانیشتن بەڵام ئەوەی کە تا ئێستا نەکراوە و دیارە بەرچاوی خەڵکەوە و لایەنە سیاسیەکانیش یعنی ئەگەر حرەکەیەک نەکرێ یخۆ ناکرێرەوە بە دیاریە و دانیشی و خەڵک بێموچە بێ وەزعی هەرێم ئاوا بێ و ئەو هەموو گۆڕانکاریانش ئێستا لە دەوروبەردا هەیە ئێمە ژەوا بە دیاریەوە دانیشین ئەمە حالەتێکی تەبیعیە بەڵام ئەوەی کە لەگەڵ ئیتفاقی استراتیژی ئەوە لە ڕابردووە لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە حالەتێکی ناتەبیعی شەڕە هاتن ئیتفاقێکیان کرد بۆ ئەوەی کە حالەتێکی ناتەبیعی بوو لەبەرەوە هەرێم دابەشکرا بوو لە بینی هەردووچیانە شێوازی 50 بە 50 نایە و مەیدانەوە ئەو ماوەی 10 ساڵ بووم پێم وایە هیچیان قەنەعەتیان بۆ پێ نەبوو بەڵام زۆر جار بۆ ئەوەی کە تەشەنوزی کە دروست نەبێ بە ئاقاری خراپانە ڕۆ
هەر لایەنێک بوو گەرمی دەکردەوە دەهێناوێ ئیتیفاقی استراتیجیمانێ و لە زۆر کاتیشا دەیانگوتار ئیتیفاقەکە کەلچی نەماوە و نەماوە هەر لە بینمانە نەماوە نەگەیشتنە نەتیجەیەک بەڵام ئەوە نەتیجەیەکە بۆ ئەو منتیقەیە بۆ ئەو ناوچەیەکە هەردوو هێزی تایە و بە قەنەعەتەوە گەیوەشتنە ئەو اتفاقە و لە ڕابردووە کۆمەڵە جیاوازی هەبووە ئێستا من پێم وایە ئەو جیاوازیانەی کە بزوتنەوەی گۆڕانی بۆ دروست بوو حرەکەیەکی باش بوو بۆ هەرێمی کوردستان و سیستەمێکی باشی هێنا مەیدانەوە هەم لە ڕووی حیزبایەتی هەم لە ڕووی پەرلەمانی و بۆ ئەوەی کە ئێستا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە دیسان اتفاق دەکەنەوە بە هەمان تەوەجوه بێ ئەوە شتێکی باش دەبێت ئیداریەن بۆ ئەو منتیقەیە دەکرێت چاکسازی باش بکرێت بۆ ناوخۆی چاکسازی بگرێت ئەو پاکێجانە لە سەرتاوە لە بینی هەردوو لایەنەکە جێبەجێ بکرێن پێم وایە گەشەیەکی باش دەکا بۆ هەموو کوردستانەوە بۆ عێراقەوە ئەمە دەبێتە جێی دڵخۆشی خەڵکەکە بەڵام ئەگەر بە پێچەوانە لە بینی پرۆژە بینێتەوە و یارمەتیدانێک نەبێ بۆ جێبەجێکردنی ئەوە بە حالەتێکی سلبی دەشتێتەوە هەم بۆ هەردوو لا و هەم بۆ هەرێمی کوردستانیش بەڵام ئینشاڵڵا ئومێدەوارین کە ئەمە زۆر جددی بێ لەبەرەوە لە بینی ئەو دوولانی سەرچیە لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی نفوسی لەو منتیقەی ئیداریە وەکو پارێزگا زیاتر بەدەستوانەوە دەکرێت چاکسازی باش بکرێت بۆ دڵخۆشی خەڵک لایەنە سیاسیەکان لە دانانی پرۆژەیە بۆ جێبەجێکردنی لەوە زۆر جار خەڵک کەوتۆتە گومانەوە بۆیە بەڵا دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێستان کاک شاخەوە نەگربین و لای بەڕێز سەبار بووی کە بەڕێزت ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری ڕاگەیاندنی ڕێکەوتنەکە بوو بەڕێزت وتت بە فەرمی داواتان لە لایەنە سیاسیەکان کردووە کە ڕێکەوتنەکە فراوانتر بکرێت ئێمە نەخێر ئێمە ینی پێش هەموو شتێک ئێمە باڵێن لە ناو پرۆژەکە باشە لە ناو پرۆژەکە دەرگا کراوەیە بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسەکانی کە بەشدار بنوانەوە ئێمە دەرگامان بەڕووی هیچ لایەنێکی سیاسی شادان نەخستووە لەبەرەوە لە داهاتووە هەموو هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کە ڕێکەوتن سیاسەکان خوێن و تێگەشتن لەوەی یا خوێندنەوەی خۆیان هەبوو بۆ ڕێکەوتن سیاسیەکە ئەو کاتە ینی دەرگایە کراوەتەوە واڵا کراوە بەڕووی هەموو هێز و لایەنە سیاسەکان بۆی مشارەکە بکەن بەشدار بۆ ئەوەی ڕێکەوتن سیاسەکە فراوان بێ فراوانبوونی ڕێکەوتن سیاسەکە بە بڕوای من چۆن لە ڕابردووە ئێمە برایانی یەکگرتووی ئیسلامی و برایانی کۆمەڵی ئیسلامی و دواتر یەکێتی نیشتیمانی داخلی بەرەکە بوو کاتی خۆی پرۆژێکمان هەبوو بۆ ئیسلاحی سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕاستی هەر چوار لامان ینی ئیشمان لەسەر ئیدامەکردنی پرۆژەکە و ئیدارەدانی پرۆژەکە ئەکرد ئەمەش تقریبن لەو جۆرەیە لە داهاتووە هەموو هێزەکانی هەرێمی کوردستان ئەتوانن بەشداری ئەو ڕێکەوتنە سیاسی بکەن بۆی بتوانین لە ڕێگەی ئەم ڕێکەوتنە سیاسیەوە ینی داخوازیەکان و داواکاریەکانی خەڵکی کوردستان تا ڕادەیەک جێبەجێ بکەین ئێوە بەنیازن کە مەسەلەن بە فەرمی داوا لە لایەنەکان بکەن کە ئایا دێنە ناو ئیتفاقیە خود دەبێت لایەنەکان بۆ خۆیان داوا بکەن چۆنێنی بە لیژنی سەرپەرشتیار بەنیازن لەگەڵ لایەنەکان کۆبوونەوە بۆی کە بێنە ناو ئیتفاقەکەەوە ئەزانی چۆنە ئێمە پرۆژەکە وازەحە باشە و ڕێکەوتنە سیاسەکەش وازەحە و دواتریش دوای ئەوەی کە بەڕسمی ئەمڕۆی ئەلان کراوە هێزەکان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە خوێندنەوەیان هەیە بۆ پرۆژەکە ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیی مبادرەیان تایە بۆ هەموو هێز و لایەنە سیاسەکان کە بەشداری پرۆژەکە بن بەڵام تا ئێستا بە فەرمی بەنیازین داوا لە لایەنەکان بکەن ینی توێش بکەن نا ینی قۆناغی یەکەم ڕێکەوتنەکە ئێستا لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەیە دواتر ڕێکەوتنەکە بە بڕای من فراوان دەبێت هێز و لایەنە سیاسەکانی کەش بەشداری تاکە ینی ئەوەی کە بەڕێز دەڵی فراوان دەبێت یعنی هیچ ینی پێشبینی دەکەیت کە مەسەلە لایەنە سیاسیەکان بێنەوە ئەو ڕێکەوتنەوە بەڵێ پێشبینیەکەم بڵێ تا ئێستا سیاسی ئامادەی دەربڕیوە من تاکو ئێستا نەمبیستووە چۆن پێشووتر باسم کرد ئەمە قۆناغی یەکەمە لە بینی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانە کراوە و ئەم ینی فراوانبوونی ئەم ڕێکەوتنە لە ساڵحی خەڵکی کوردستانە لە ساڵحی هەموو هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بۆی بتوانین لە ڕێگەی ئەم ڕێکەوتنە سیاسیەوە لە ڕاستیە ینی سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستان فراوانتر بکەین یا بابڵین سیستەمی پەرلەمانی لە هەرێمی کوردستان جێگیر بکەین یا بتوانین لە ڕاستیە داواکاریەکانی خەڵکی کوردستان وەکو چۆن برای بەڕێزم کاک ئەبوبەکر باسی کرد ینی لە ناو پرۆژەکەشە ئێمە داواکاریەکان و داخوازیەکانی 6 ساڵی ڕابردووی خەڵکی کوردستان یا ئەو چوار لایەنەی سیاسی کە پرۆژەمان هەبوو بۆ ئیسلاحی سیاسی هاتوین بەشێکیمان جێگە کردوتەوە لە ناو بەشی زۆری جێگە کراوەتەوە لە ناو ڕێکەوتنەکە بە ڕەزامەندی
هەمووی ئێمە شوێتی نیشتیمانی بۆچی ئێوە پێشتر وتت ئێوە پەیمان بوون لەگەڵ دوو لایەنەکەی تر بۆچی بەر لەگەڵ یەکێتی نیشتیمانی ڕاویشتان لەگەڵ لایەنە سیاسیەکە وەکو کۆمەڵ و یەکگرتوون نەکرد بۆی کە پرۆژەکەتان کاملتر بێ بەڕێز وتت مەسەلەن زۆربەی پاکێجەکانی مەسەلە ئەو لایەنەش تێدا بووە خۆی ئەمە زانی چی ئەمەی کە ئێستا ئێمە کردومانە و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەمە ڕێکەوتنی سیاسیە لە ناو لە بینی دوو هێزی سیاسیە باشە یعنی ئەمە ڕێکەوتنی دوو حیزبی سیاسیە باشە لە قۆناغی یەکەمە دواتر مەفروزە ینی دواتر ئەم ڕێکەوتنە فراوانتر ئەکرێ هەر هێزێکی سیاسی ئامادەی تیا بوو مشارەکەی تیا بکە بەڵام ئێستا ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە لە بینی عفو ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەموو هێز و لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان مافی هەیە باشە حەقی خۆی هەیە کە بتوانێت ڕێکەوتنی سیاسی لەگەڵ هێزێکی بکاتوانە و ئێمە تەمەناکەین هیوادارین ئەم ڕێکەوتن سیاسیە ببێتە ئاشتەواییکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو هەموو ئەزەماتی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بوو ئەزەماتی ئەزمەی سیاسی ئەزمەی مالیە لە ڕاستیە ئەمانەی کە ئێستا دروست کراوە دروستکردنی ئەم هەموو ئەزەماتش تقریبان ئەمە دەستکردە و چۆن دروست کراوە ئەشتوانن هەروە زۆر باش ئاسایی بکەن ئێوە بەم ڕێکەوتنە توانن بگەڕێنەوە دەسەڵاوەکو بجوتنەوەی گۆڕە یعنی نازانین جارێت چۆنە ئێمە قۆناغی یەکەم ڕێکەوتنی سیاسیە دواتر بەپی ئەو ڕێکەوتن سیاسیە یا بەپی ئەو پرۆژەی کە حازرمان کردو ئێستا ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتوین لەسەری ینی بەڵێ ئێمە ئەتوانین ئەوە بکەین بەڵام ئەمە پێویستی بە کۆدەنگی هەموو لایەنە سیاسەکانە پێویستی بەوە هەیە چۆن ئێمە لە ڕابردوو ئەوەمان کردووە مەفروزە هەمووی هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان ینی بڕیار لەسەر ئەوە بین کە سیستەمی پەرلەمان سیستەمێکی بابرێن ئەوە نیە سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی بێ و ئەوەشی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێت لە ڕاستیە ئەمە لە ساڵحی خەڵکی کوردستان نییە ئەمە هێزێکی سیاسی هاتووە خۆرخی دەسڵاتی سیاسی و ئیداری و ئابووری و هەموو جومگە سەرەکیەکانی ئەم هەرێمەی گرتووە لە ڕاستیە ینی بە مانای کەلیمە دەستی خستۆتە قوتی خەڵکی کوردستان موچەی ئەم هەرێمە لە ژێردەستی ئەوایە سەرۆت و سامانی ئەم هەرێمەی ئێمە لە ژێردەستی ئەوایە بەڵام ئیتر ئەمە مەفروزە نەک ئێمە و بەزوتنەوەی گۆڕان هەموو هێز و لایەنە سیاسەکان قسەی جدیمان هەبێ لەسەرەوەی کە ئەم دۆخە بەڕاستی لە فترەیەکی زۆر نزیکە ئەم دۆخە ئاسایی بکرێت زۆر بەڕێز پێ دوای ئەمە تەنها کاریگەری لەسەر ئاستی سلێمانی دەبێت یاخود کاریگەری لەسەر ئاستی کوردستانیش دەبێت نەخێر ئەم ڕێکەوتنە سیاسیە لەسەر تەواوی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ئەبێت و لە ڕاستیە ئێمە ئەم ڕێکەوتنە سیاسیەمان نەکردووە تەنها لە زۆنی سلێمانی و لە منتیقەی سلێمانی ئەوە ئێمە ئەم ڕێکەوتنە سیاسیەمان بۆیە کردووە لە ڕاستیە ئەم ڕێکەوتنە لە ساڵحی خەڵکی کوردستان بێ لە زیاترکردنی ینی بابن چەسپاندنی سیستەمی دیموکراسیا بێ بۆی بتوانین لە ڕاستیە لەم کەناڵەوە لێرەوە لە ڕاستیە خزمەتی خەڵکی کوردستان بکەین و بەرەکە فراوان بکەین مامۆستا بەکرێ بێم لە بەڕێز سەباردووی کە ئیسلامیەکان چۆن تەعامل لەگەڵ ئەم ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بکەن بەتابەتی کە بەڕێز وتت ینی ئەو خاڵانەی کە تیا پێشتر پاکێجەکانی مەسەلەن ئەم سێلایەنە بوو تابێت سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن بەڵێ من ئەو 25 مادەیە کە هەم ئەم ڕۆبینیمان و هەم پێشتریش بەڕاستی ئیطلاعمان هەبوو لەسەری پێم وانە هیچ خاڵێکی تیا بێ کە ئێمە تەفسیرێکی نەرێنی یاخود پیلانجێڕی بۆ ئەم بابەتە بکەین و تاوەکو ئێستا هەموو هێزە سیاسەکانی کوردستان پێشوازیان لەم ڕێکەوتنە کردووە چونکە ئەسڵ یەک ڕێزی و تەباییە ینی پەیوەندی نێوان دوو هێزی دووەم و سێمی کوردستان کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پەیوەندێکی گرژی و ئاڵۆزیەوە لە هەزارەها نان بڕاوی سیاسیەوە لە هێنانی سوپا و هێزی چەکدار و ناقیلەی شەخصیەوە بێ بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی سیاسی ئیمزاکەن ئەمە من پێم وایە حاڵەتێکی زۆر پۆزەتیڤە ینی و جێگەی خۆشێتی ئێمە لە لیستی خزمەت وەکو کۆمەڵ و یەکگرت و ینی بەشێک شانازی بکەین کە ئەمە ئەگەر ئەم ڕێکەوتنە بەردی بناغەکەی لە لێگەیشتنەکەی نێوان کاک نوشیروان و مام جەلال دانرا و ئەمڕۆ قۆناغی دووەمی بوو ئێمەش لە بەشێکی بەشدارین کە ڕۆڵمان بوو لە لێک نزی خستنەوەی ئەم دوو هێزا و بە فیحلیش جێگەی ستایشە کە لە زۆنی سەوزا لە 165 پۆستەکان ئاڵوگۆڕ کراوە بە شێوەی لەسەر بنەمای هەڵبژاردن لەبەرەوە ئەمێنێتەوە سەر بەشی دووەمی وە کاک شاخەوانوتی کە لە داهاتوە بەڕای من حتمما هەرواشە لەوانەیە لیژنە پێک بهێنن جۆرەها لیژنە بۆ جێبەجێکردنی بەندەکانی ئەو ڕێکەوتنە یەکێک لەو لیژنانە ئەوەیە کە چۆن لەگەڵ هێزەکانی ترا ئەکەونە گفتوگۆ ینی ئەم دوو هێزە یەک بەیەکی هێزەکان و بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئەبێ دڵنیایی بدەنە پارتی و ترس و نیگەرانەکانی پارتی دیموکراتی کوردستان بڕەوێنەوە و هەمومان ئەم ڕێکەوتنە ئەچێتە ئەو ئاستەوانێک کە ئێمە
کۆتایی بەم قەیرانانە بێنین کە هیچ هێزێکی سیاسی ئەمڕێکەوتنە فشارە بۆ سەر پارتی. من هیوادارم ئەو خوێندنەوەی بۆ نەکریانی ئەمە لێگەیشتنی دوو هێزی سیاسیە لە کوردستانە بۆ کۆمەڵە پرس و کێشات باجارێ ئێمە هەر حکمێکی پێشوەختەمان نەبێ بۆ ئەم بابەتە یەکسەر پێمان وابێ کە ئەمە پیلانجێڕیە ئەمە شەڕەپارتیە ئەمە کردنەوەی پارتیە لە ساحی سیاسی کوردستان من پێم وایە دووشت لە زیهن و عقلێتی هیچ هێزێکی سیاسیان نییە بە بزوتنەوەی گۆڕان و بە پارتی بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمەمانانیشەوەکە یەکەم زەمەنی شەڕی ناوخۆ بەسەر چووە دەرکەوت لە 40 ساڵی ڕابردووە کە لە ڕێی هێزی سەربازی بچووکترین حیزبیش کە خاونە کورسێکی پەرلەمانی بێ ناتوانانی تۆ لە ساحەکە بیکەیتە دەرەوە دوو ئیدارەی ئەو حاڵەتە نەخوازراوەیە کە هیچ کامێک لە ئێمە 20 ساڵە ئەناڵێنین بەدەست شوێنەوار و ئاساوارەکانی دوو ئیداریەوە لەبەرەوە بەڵکو ئەمە بۆ ناوی لێ نەنێنیانی جوڵەیەکی ترە بۆ دەرباز بوو لەم قەیرانانەی کە ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی کردەوە هیچ هێزێکی سیاسیش پێ ڕازینیانی کە پەرلەمان پەچی بکەوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیفلیس بێ بەرامبەر بە بەغدار بەرچاومان ڕۆشن نەبێ ئیلتیزاممان بەرامبەر بە پارچەکانی تری کوردستان لە دەوری استراتیژی و گوتارێکی نیشتیمانی و کۆنەبینەوانە هەموو ئەمانە ئەرچی گەورە گەورن ئیسلاح و چاکسازی ئایا لە هەرێمی کوردستانە سەقامگیری ئەبێ بەبێ هێزێکی وەکو گۆڕان کە خاوەنی 9 میلیۆن دەنگ دەرە 24 کورسی پەرلەمانی هەیە ئایا ئەبێ بە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی 18 کورسی پەرلەمانیە و هێزە لە بەرەکانی جەنگ ئایا ئەبێ بەبێ ئیسلامیەکان کە 7 کورسی پەرلەمانیان هەیە ئایا ئەبێ بەبێ پارتی دیموکراتی کوردستان نەخێر دەرکەوت یعنی کە ئێمە و پێم وایە خواستی هاوڵاتیانی کوردستانیش لەسەر دووشتە ئەم پێشوازەی من کە ئەمڕۆ بینیم لە هەموو دەڤەرەکانی کوردستان لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی هاوڵاتیان دووشتیان ئەوێت بەڕاستی تەبایی و یەکڕیزی لایەنەکان ئەم ڕێکوتنە ئەوە بهێنێتە دی دومینیان بەشێک لەم بارگرانی کە لەسەر هاوڵاتیانە بژێوی و موچە معاناتەکانیان کەم بێتەوە پەرلەمانتاری پارتیە دەڵ ئەم ڕێکەوتنە دژی پارتیە و باز دەوڵەت کە ئەم ڕێکەوتنە دژی مەسعود بارزانی ئەم دەنگانەش هەن پێم ئیشاڵا و دەنگانە دەنجی نەشازن و دەنجی کەمینەن و هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانیش دوورمەوداتر لەم ڕێکەوتنە بڕوانن زۆر باش و حکمی پێشوەختە دەدەن ئەو دەنگانە ئەوە داهۆڵەکانی شەڕی ناوخۆن ئەو دەنگانن کە ئەمان جێڕنەوە بۆ ڕۆژە تاریکەکان هیوادارم هیچ هێزی سیاسی گوێ لەو دەنگانە نەگرێت واقعیکیش نییە سەبارەت بۆی کە هەندێک خەڵک خوێندنەوە دەکەت کە ڕەنگ مەسەلە ئەم ڕێکەوتنە ڕەنگە کوردستان جارێکی تر دابەشیش بکاتەوە بۆ دویداری یەکێک لە تەخەوف و ترس و نیگەرانیەکانە بەڵام ئەبێ بە هەموو لایەکمان نەهێڵین بە هەموو لایەکمان نەهێڵین و من پێم وایە ئەگەر هەر هێزێکی سیاسی بیر لە دوو ئیداری بکاتەوە ئەوە بەڕاستی شکستێکی گەورە خیانەتێکی نیشتیمانیە بەرامبەر بە خەڵکی کوردستان یەکێک لە مەترسیەکانانی لەو مەترسی یعنی ئەگەر ئەو مەترسیە لەوە سەرچاوی گرتووە پێویستە لەسەر بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بکەونە گفتوگۆ و حتمما من پێم وایە ئەمە ئامانجی ئەم دوولایەنەیە مەسەلەن بزوتنەوەی گۆڕانیش قازانجی کردووە لەم ڕێکەوتنەی یەکێتی نیشتیمانیش ئەبێ لایەنێکی تر کە شەریکی پرۆسەی سیاسیمان بووە ئەوە تا لە بەغدا پێکەوەین لە هەرێمە خاوەنی منتیقەیەکی نفوذ و حکومڕانیە کە پارتی دیموکراتی کوردستان ئەبێت ترسەکانی ئەو بەڕێوەندرێتەوە دواتر گرم لای هەردووبەرستان کاک سەلیم ئەگەر بین و لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئیسلامیەکان وەکو دوو پارتی لایەنەکانی پێشتری ئۆپۆزیسیۆن کە مەسەلەن لەگەڵ بووستنەوەی گۆڕاندا جۆرێک لە مەسەلەن پرۆژەی ئاو بەشیانە بۆ دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا بکەن وەڵا ئەم ڕێکەوتنە شتێکی وەک باسم کە زۆر جێی دڵخۆشیە دوولایەن کە ئێستا ئیتیفاقێکیان کردووە ئەو پرۆژەیەکی گشتگیرە و ئەوەی کە لە پرۆژەکە شادەوە مامۆستا ئەبوبەکر باسی کرد کۆمەڵە خاڵی کە ئێمە لە ڕابردووە ئەو چوارلایەنە لە ئەو سێلانە لە ئۆپۆزیسیۆن نووسیوەتمانەوە تاکیدمان لێسەر کردوتەوە و ئەمە پێویستە بۆ هەرێمی کوردستان یعنی و ئەوەی کە باسیش دەکرێت ئەمە پیلانجێڕی بێ و دژی لایەنێک ئەم پێم وایە ئەم سەردەمە زۆر بە سەرچووە ینی ئێمە لایەنێک دەبێت بیر لەوە بکەینەوە وەکو ئێستا جێگەی دەستخۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک بزوتنەوەی گۆڕانی لێ بۆ هەموو دەنگانی بۆ چوو زۆر بە تعاملێکی جوانی لەگەڵ خەزیەکردەوە ئێستا گەیشتۆتنەوە ئیتیفاقێک کە ئەمە شتێکی زۆر باشەوە پارتی دیموکراتی کوردستانش بە هەمان شێوە لەگەڵ لایەنەکانی کەش بە هەمان شێوە هیچ ئیتیفاقێک نابێت دەبێت ئەگەر گلەی هەبێ هەر لایەنێک گلەی هەبێ گلەی لە چ خاڵێکێتی پێی وایە چ خاڵێک باش نییە نەگونجاوە یان ئەم دید و بۆچوونیکەی لەسەریەوەیەوە شتێکی باشتریە دەکرێت بگۆڕدرێەوە لە بەرامبەر بە هەموو لایەنە سیاسیەکانیش ئێمە ناکرێت ینی هەر ئیتیفاقێک بکرێت لایەنێک پێی وابێت دژی ئەو بێ ینی دژی ئەو بۆچیە ئێمە هەموو
هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانین و هەموو کوردین و هەموو پێکەوە بووین لانی سیاسی ئەگە بریتی نەبێ لە پرۆژەی سیاسی نەبێ و چاکسازی نەکا بەرەو پێ خۆی ناکرێت وەکو باسم کرا بە دیاریەوە دانیشیم بزانین چۆن دەبێت ئەمجا لایەنە تووڕە نەبێ یان لایەنێککە تووڕە نەبێ ئەمجا ئەگەر ئێستا لایەنەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ کۆمەڵێ خاڵا بگەنە نەتیجەیەک بۆ دەبێ لایەنێککەوا بیرکاتەوە لاوە دژی منە من پێم وایە ئەمە ئەمڕۆ لەسەر ئەوە دەبێت ئێمە ڕێکەوین ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە چییە و خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بە چییە ئەگەر ئەمە هەشت مانگە ڕوبع موچەیەکی دەدرێتێ و بڕیار وابوو لە مانجێکەوە موچەکان لە کاتی خۆی بدرێتێ ئێستا ئەگەر ڕوبع موچەیەکی وەرەگرێت دڕی دەستی لەسەر درێتی ئایا دەیدەنیان نایدێنەوە سەر ئەوەش نادرێ ینی ئەمانە هەمووشی خەڵک ئێستا هەمووی گومانی وکە پارە هەیە و نادرێ بەڵێ ناگاتێەوە ناگاتێ ئەمجا ئەمەش بەڕاستی خەڵکیشەوە بۆ ئەوە سنوورێکی ئەگەر لایەنە سیاسیەکان نەگەنە ئیتیفاقێک نەگەنە تیچەیەک بە هەر شێوەیەک بە لەو خاڵانە و هەر خاڵێکی لەو 25 خاڵەی کە نووسراوەتەوە لە بینی ئەو دوولایەنە ئەگەر شتێکی باشترە بێ بە ئەوەی بۆ زیادکەین بڵێن با بەو شێوێنە بێ بەم شێوەیە بێ یان ئیزافەیەکی بۆ بکەینەمە دیارە ئەوان ئەو دەرکەیە کراوەتەوە بەو شێوەیە ئەگەر هەر لایەنێکی سیاسی شتێکی لەوە باشتری پێ بێ حالەتێکی وە حالەتێک زۆر تەبیعیە بۆیە لایەنە سیاسیەکان بە هەمومان و ئیسلامیەکانش بە تاکید ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو ڕێککەوتنانە دەکەینەوە بە پێچەوانەوە ئەوە خەڵک زەرری لێ دەکاوە هەمومان زەرری لێ دەکەین دەبێت هەر خەریکی تەبایی و ڕێخستنی لایەنە سیاسیەکان بینن کە تا ئێستا وا بووە ئێمە دەبێت لایەنە سیاسیەکان چ بەرژەوەندێکیان هەبێ ئەگەر هەموو ئەو دروشمانی بەرزی دەکەنەوە لە خزمەتی خەڵکو لە پێناوی هەرێمی کوردستان و ئەم هەموو خەباتە نەگاتەوەی کە ئیتیفاقێکی سیاسی بکەن ئەم هەرێمی کوردستانە بە شێوازێک بەڕێوەبەرین کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان لی سوودمەند بێ وەزیرانەکانمان ئێمە دڵنیاکەینەوە کە ئێمە پرۆژەیەکی ئیسلاحی باشمان پێ بۆ خزمەتی ئەم خەڵکە و جیران باشی باش دەبین و لەگەڵ عێراق بزانین چۆن تەعامل دەکەین هەتا ئێستا ئەمانە هەر لایەنی سیاسی بڕیاری خۆیتدا و ئەو تینەی ئێستا لە جەماوەرە لە سنووری هەرێمی کوردستان بە دەرکەوتووە لە لایەنە سیاسیەکان نییە بەو شێوەیە کە هیچ خەمی لێ ناخۆن باوا بڕام بوونچەی بدرێ نەدرێ کارەبای هەبێ نەبێ خزمەت گوزاریە بێن کێشەی لەگە بەغدا چارە دەبێت چارە نابێ هەموو ئەوانە گرفتن ێ باشە تۆ گەر خەم لەم گرفتانە نەخۆی ئەدی لایەنی سیاسیەکەی دەبێت چ بێ ینی پرۆژەکەی کەی چییە دەبێت ئەمەش تەرحی هەبێ بۆ ئەو مەسەلان پێم وایە باز لەوە نەکرێت کە ئەمە ئەو ڕێککەوتنە بە هیچ شێوەیەک ینی بە ناوی پیلانجێڕیان دژی لایەنێگەن ئەمە ئیتفاقی استراتیژی کاتی خۆی لە بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بۆ هیچ نەتیجەی نەبوو خۆشیان قەنەعەتیان خوار نابێەوە گەرمکەیەوە و هیچ نەتیجەشی نەبێت زۆر ئیتفاقیەکە کراوە جێگەی دەستخۆشیەوە جێگەی دەستخۆشی لە هەردوو لایەنەکەیە بە تایبەتی و جۆدێکی زۆری بۆ سەرف کراوە تا گەیوەتنەوە نەتیجەیە لە ماوەی پێم وایە ساڵێک پێش ئێستا هەوریان بۆ داوە ئێستش هەندێک لە خاڵەکانی پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوە پەیوەندی بە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە سیستەمی حکومڕانیەوە هەندێکی پەیوەندی بە چاکسازی و منەوەی چاکسازیەکە زۆر تەرکیزی لەکەدەن بە لەو دەفەرەی ژێر ئیدارە کە باسی دوو ئیدارەیش دەکرێت پێم وایە ئەوە پەلەی لێ بکرێت لەوێ جێبەجێ بکرێت بۆی ڕنگدانەوەی بۆ هەموو هەرێمی کوردستانە بێ کە ئەو گومانانە بەوە دەڕەوێتەوە نەک بەوە بڕەوێتەوە کە ئێمە بە گفتوگۆ بیڕێنم پێم وایە بەوەی بە عملی بێتە مەیدانی عملی و کردەی ئەو کاتارە ئەو لایەنانەی کە ئەگەر هەر لایەنێک گرفتی تیاوا بێ یان گومانیە بێ لەوەی جێبەجێ ناکرێت ئەو بە تەبیعەتی حاڵەوە جێبەجێ دەکرێت ئەو خاڵانەی کە پەیوەندی بە سنووری ئەو ئیدارەوەی ئەوەی کە پەیوەندی بە دوو ئیدارەوە لە تەرەف خۆیەوە چاچکە چکە بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە هەرێمی کوردستانە بەشێک بووە لەو گەندەریە و لەو سیستەمی حکومڕانەی کە هیچ نەتیجەیەشی نەبووە هەر ئیدارەکردنێک بۆ خۆڕاگری بووە لە بەرامبەر بەوەی کە خزمەتی خەڵکیش نەکرێت ئەمە وای لەوە کردووە کە توش حالەتێکی چەقبەستووی بووە کە ئێمە 4 ساڵە خەریکین بۆمان چانابێ و بۆمان ناکرێتەوە زۆر باش پارتی دیموکراتی کوردستان لە دوای ئەوەی کە ئەو لایەنان ناکۆک بوون بەڵێ سەبار بووی کە بەڕێزوت سەرەتا دەبێم ڕێکەوتنە ڕنگدانەوەی لەسەرەوەی کە ئیتیفاقی ئیستراتیژی لە بینەکانەوەکەنەوە ئەو لایەنانەش پراوێز خەن ئێوەش ناکرێنی ئێمە بەشدار بین لە حکومڕانی و بەشدار بین لە هەڵبژاردنە ئەگەر پێیان وابێ پێیان بەڕێوە دەچێت ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام بەڕێوە ناچێ پێم وایە ئەم حالەتی ئێستا پێویستی بەوەیە کە بە هەمومان شتێکی باش بکەین و پرۆژەی باشمان هەبێ بۆ ئەوی جێبەجێشی بکەین هەر لە مەیدانی نووسینا نەمینێت بەڵێ زۆر باشە بەڕێزت باست لەوە کرد کە ئەم ڕێکەوتنە سەرەتا دەبێت ڕنگدانەوەی بێت لە ناوچەی سلێمانیدا ینی چۆن دواتر ڕنگدانەوەی بێت لە سەر کوردستان ینی پێدوا بۆچی دەبێت یەکەم جار لێرەوە ڕنگدانەوەی کاریگەریەکانی دواتری بۆ سەر کوردستان چییە؟
وەڵام ئەو خاڵانەی کە باسی چاکسازی دەکات چاکسازی ئێستا بەشێکی ئێمە دەڵێ کە ڕوو لە پارتی دموکراتی کوردستان دەگە دەڵێ ئێمە هەر ئێمەش نین یەکێتی شەر لەگەڵمان شەریک بووەوە ئەو لایە دابەش کراوە دیارەشە دابەش کراوە ئەمە پێم وایە بزوتنەوەی گۆڕانش گلەی زۆرەوە لەوە هەبوو کە بۆش جیابوو هۆکاری جیابوونەوەی کە پێیوا بوو گەی بۆتەوە قەنەعەتی کە چاکسازی ناکرێت ئەوان پێویستیان بەوەیە هێزێک بن کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆژەی چاکسازیان هەبێ بۆ هەموو هەرێمی کوردستان و ئەوەش نەکرایانی نیانهێشت ئەم چاکسازیە بکرێت بۆیە ئێستا ئەگەر لەو دەڤرە لەگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە متتەفیق بن لەسەر ئەوە خاڵانەی کە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئیدارەیە یان ئیدارەی سربەخۆی ئەو ناوچانەکە وەکو پارێزگا بتوانێت چاکسازی تیا بکە بەشێکی لە ڕووی شەراکەتی لایەنە سیاسەکان کراوە بەشێکی پەیوەندی بە خودی ئیدارە و چاکسازی ئەوەیە کە تەجاوزی هەموو ئەو شوێنانە کراوە کە پەیوەندی بە مرچی خەڵکەوەی ئەوانە بگەڕێتەوە بۆی ئەم چاکسازیان یان لە ڕووی کارەباوە لە ڕووی خزمەت گوزاریەوە ئەو کاتە ئەوە پەیوەندی بە پارێزگاوە ئەگەر ئەوە بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە سەرخەت لەسەر ئەو مەسەلەیە ئەم پێم وایە ئەوە ڕنگدانەوەی بۆ خۆی دەبێت لەسەر ئاستی هەولێر و دوهۆک و هەموو هەرێمی کوردستان دەبێتە نمونەیەکی نمونزەجێکی زۆر جوان و هەموو لایەنە سیاسیەکانیش پشتیوانێکی گەورە دەبن بۆ ئەو قەزیە چونکە زۆر جارە ئێستا تورکیا کاتی خۆی عەدالە و تەنمێ لە یەک پارێزگاوە دەستی پێکرد کە توانی هەموو تورکیا بگرێتەوە خەڵک دڵی پێخۆش بوو تەییدیشی کرد و پشتیوانیشیان لێکردم پێم وایە ئەوە خاڵێکی زۆر گرنگ و وەرچەرخان دەبێت بۆ ئەو پرۆژەیە کە ئێستا بەین هەردوو نووسراوت. بەڵە سوپاس دواتر ئەگەر کاتمان بۆ دەگەڕێن و لای بەڕێزت کاک شەخاوەن سەبارەت بە ئالێتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتن ئالێتەکەی چۆنە زۆر ئێمە 25 خاڵە هیچ لە مەسەل لەو 25 خاڵ باز نەکراوە مەسەل بۆ ماوەی چەند ساڵە ئایا ڕێکەوتنێکی درێژخایانە کورتخایانە زەنی کاگین ئێمە ڕێکەوتنەکە لە 25 مادە ئەوە هاتووە باشە ئێمە دوای ئەوەی کە ئەمڕۆ ڕێکەوتنەکە ئیمزا کراوە دواتر لیژانەکانی ئێمە ئەو لیژنەی کە دروستمان کردووە لە بینی بابلین لیژنەکەی ئێمە و یەکێتی دیراسەی خاڵ بە خاڵ و مادە بە مادە و بڕگە بە بڕگەی ئەکاتوانە و ئێمە ئیتر لە سبەینەوە لیژنەکانی خۆمان دەست بەکارە بن باشە ئەو لیژنەی کە ڕامان سپاردووە بەم ئیشە هەڵسێتوانە لە بزوتنەوەی گۆڕان و لای یەکێتی نیشتیمانیشەوە ئەم لیژنانە کارەکانی خۆیان ئەکەن متابعی ڕێکەوتنەکە ئەکەن و مادە بە مادە بڕگە بە بڕگە و خاڵ بە خاڵی ڕێکەوتنەکە ئیتر لە سبەینەوە ئەچێتە بواری جێبەجێکردن و کاری لەسەرەکە دەتوانە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئاوایە بەڵام بۆ قسە کاتەکەی کراوە بۆ نمونە مەسەلەن بۆ ماوەی چەند ساڵە ڕێکەوتنەکە دیاری دەکرێت یاخود کات دیاری نەکراوە بۆ جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنەکە کات دیاری دەکرێت ئەزانی چۆنە تاکوی ئێستا لەناو ڕێکەوتنەکە باسی کات و ڕۆژ و مانگ و ساڵ و ئەوانە نەکراوە لەبەرەوە ینی ئەمە پرۆسەیەکە کاتی زۆر ئەوێت و لە ڕاستیە بە مروری زەمان و نەتیجەی کارکردنی یا باڵێن دانیشتنی لیژنەکانی ئێمە دەری ئەخاکەیتر ئەمە ئەوەیە چونکە بەڕاستی ئەم ڕێکەوتنە تۆ ناتوانانی کاتی بۆ دیاری بکەیت و ئەوانە لەبەرەوە ئەمە تقریبان وەکو ڕێکەوتن زۆر جیاوازە لە ڕێکەوتنە استراتیژیەکەی ساڵی 2005 یەکێتی نیشتیمانی و پارتی ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنی دوو هێزی سیاسیە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێدا دوازەر بەرژەوەندی حیزبی شێرولاشتیانە بۆ نمونە دابەزین بێک بەژەنەکانی داات و پێکینانی زۆرینەی پەرلەمانی بۆی ئەو پرۆژانی کە ئەمە شەیە بەڵام ئێمە ئەو زۆرینەی کە دروستیەکەی لە داهاتوە ئەم دەرگا ئەکرێتەوە بەڕووی لایەنە سیاسەکانی کا یعنی خۆ ئەمە تەبیعەتی هەر سیاست و حیزبایەتی و کاروباری ڕێخستن و ڕێکخراوەی بەو جۆرەیە و لەبەرەوە کار دیاری نەکراوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنێکی درێژمەودایە کوردمەودایە نەخێر لەبەرەوە ینی من ینی ئەو مادەم ڕێکەوتنەکە کراوە ئیتر ئەمە قۆناغی یەکەمە بۆ داهاتوو بۆ قۆناغی دۆم و سێم ئەو کاتە ئینسان لەگەڵ ڕۆژگار و لەگەڵ بەرەو پێشوونی ڕێکەوتنە سیاسەکە ئینسان ئەتوانێت قسە لەسەرەوە بکەین بەڵام من ئەمەوێ لێرەوە بڵێم ئەم ڕێکەوتنە سیاسی ئێمە و یەکێتی نیشتیمانی دژی هیچ لایەنێکی سیاسی نییە باشە دژی پارتیژ نییە نەخێ دژی پارتیژ نییە ئەگەر پارتی ئینتیباعێکی وای لا دروست بووە کە ئەم ڕێکەوتنە لە دژی پارتیە ئەوە لە ڕاستیە خوێندنەوەیکی هەڵەیە یا ئینتیباعێکی زۆر هەڵەیە بەداخەوە لە یەک دو ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادری پارتی نی قسەی زۆر زبر و قسەی ناخۆش لەسەر ڕێکەوتنە سیاسیەکە ئەکەن و ئەمە لە ڕاستیە ئەم قسە زبرانە ئەم قسە ناخۆشانە خزمەت بە خەڵکی کوردستان ناکە خزمەت بەم پرۆسە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان
کوردستان پرۆسەیەکی چەقبەستووە باشە پەرلەمانی کوردستان ئیفلیش کراوە یعنی شکۆی پەرلەمانی کوردستان شکێنراوە ئەمە زیاتر بار و بابڵین ئیتر لاشەی هەرێمی کوردستان قورسەکات زۆر باش بەداخەوەزانیی لە هەرێمی کوردستان یعنی شتێکی زۆر ناشرین و نامە و ئەوە کرا لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پەکخرا بالفعل لە حکومەتی عێراقیش لە حکومەتی اتحادیش پەرلەمانی عێراقیش بنونە ئەوە نەتیجەکەی تقریبا ئەمە تا ڕادێک نیوکو چاولێکەکەی لێ هات باش بەڕێز وت خوێندنەوەی خراپی بۆ دەکات پارتی ساڵێکی داوە بۆی کەم ڕێکەوتنە سەر نەگرێت وەکوی کە ینی ڕاستەوخۆ نەخێر نەمان بیستووە و لەوەی ناڕاستەخۆ لەوەی کاری لەسەر کردوێت زۆر باش بۆ یاڵم ناڕاستەخۆ کاری لەسەر کردووە قسەی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان لە ڕاستیە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە ینی لە ساڵحی ڕێکەوتنە سیاسەکەی ئێمە نییە و لە ساڵحی خەڵکی کوردستانیە لە ڕاستیە ئەم قسانە خزمەت بە خەڵکی کوردستان ناکە ئەم قسانە گرفتەکانی هەرێمی کوردستان فراوانترەکە گەورەترەکە لەبەرەوە ئەبێ ئێمە هەموو هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان یەکگرتوو بین باشە تەبابین بۆی بتوانین هەرچی گرفتەکانمان هەیە لە حکومەتی عێراقیە لە عێراقا ئێستا کە هەیە ئەوانە بتوانین بەڕێکەوتنی هەموو لایەنە سیاسەکان لەگەڵ حکومەتی عێراقیە چارەسەری بکەین چونکە بەڕاستی ئەمەی کە ئێستا پارتی دەسیاوەتەیە ئەمە دژی شتی نیشتیمانی منەتەوەیە ئەمە خزمەت بە خەڵکی کوردستان دەکەم بەکرد بێ وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەم ئالەتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە یاخۆ کۆست بوو تەگەرەکانی بە کورتی قسەی لەسەر بکەین ئاینی زمانەتی پێدووە لە واقع کوردستان جێبەجێکردنی ئێستا ئەمڕۆ کاک نەوشینۆ مستەفا باز لەوە دەکات کە تاکە ڕێگە مەسەرەن ڕێگەی کاری پەرلەمانیە بۆ ئامڕازەکانی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامە ڕێگەی دیالۆگ و یەکتر قبولکردنە ئێستا پەرلەمانێکی پەکخراوت هەیە جێبەجێکردنی قۆرز نییە بەڵام من پێم وایە یەکێک لە ئامانجەکانی ئەم ڕێکەوتنە بەکارخستنەوە و ئەکتیڤکردنەوەی پەرلەمانی کوردستانە بەو میکانیزمەی کە ئەم ڕێکەوتنە لە ڕۆژانی داهاتووە دەستنیشانیەکات من پێم وایە ئەم ڕێکەوتنە بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوانێ حتمما تیمی هاوبەش لە هەردوو هێزەکە پێکە هێنرێ و پێش هەموو شتێک ئەو تیمانە گرنگە یعنی کە شیکردنەوەی بەند بە بەندی ڕێکەوتنەکە بکەن هەم بۆ ڕای گشتی کوردستان بۆی تعبیەیەکی جەماوەری و پاڵپشتێکی جەماوەری زیاتری بۆ دروست ببێ و هەم بۆ ئەوەی هێز و لایەنە سیاسەکانی تریش ئەگەر نەچنە ناو ئەم ڕێکەوتنەشەوە باڵپشتی ئەم ڕێکەوتنە بکەن و پشتیوانی ئەم ڕێکەوتنە بکەن بەڕای من ئەبێ لایەنە سیاسەکانی کوردستانیش دۆخی حساسیەتمان تێپەڕاند بێ ئێمە هەر کەسێک بەردی بناغەیەکی خێردانێ لەم وڵاتە بێت دەستخۆشی لێ بکەین لەبەرەوە ئەگەم دوو هێزە بە ئاقاری چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم ئەم ڕێکەوتنیان وەژۆ کردوێ بێت دەستخۆشیان لێ بکەین ئەو هێزانەی تریش کە ئەچنە ناو ئەم ڕێکەوتنەوە پشتیوانی لەکەن شایستەیش ستایشکردن لە داهاتوە مادام بەرژەوەندی گشتی لێرەدا تحقیق بێت و لە ئەخیریشە ئەم ڕێکەوتنەیانی ئێستا دەکێشەی هەڵپەسێراو هەیە لە هەرێمە دەکێشەی هەڵپەسێراو هەیە بەڕای من ئەم دەکێشە ئەمانش بە کوتیانی کێشەی بەگەڕخستنەوەی حکوومەت و حکوومەتە خۆجێیەکان کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان سیستمی حکومڕانی دەستور مەسەلەی ئیسلاح ریفراندۆم پرسی سەرۆکایەتی هەرێم استراتیژی داعش و دوای شەڕی داعش استراتیژی نەتەوەیی و ئەرکمان بەرامبەر بە پارچەکانی تری کوردستان و هەروەها گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکێشەی هەڵپەسێراون هیچمان هەڵ نەکردووە و دواتر ئەبێ ئەم دەکێشەیە بەڕای من ئەبێ بە سازشی هەمەلایەنە حل ببێت ینی هەر هەموو هێزەکان ئەبێ گەلی کوردستان براوە بێ لە پێشەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و دواتر هێزەکانیش براوە بن پێم وایە کاتە سەرکەوتوی دۆڕاو نامێنێت زۆر باش سەبەر بە ئالەتی جێبەجێکردنەوەی کە بازوەکێک کە مەسەن لە ڕێگەی پەرلەمان و ڕێگەی دیالۆگ و ڕێگەی مەدەنێت پەرلەمان دەتوانێت ینی بەڵێ ئەبێ پەرلەمانی بۆ نمونە ینی بەگەڕخستنەوەی پەرلەمانی کوردستان کە ئێستا لەسەر میکانیزمی بەگەڕخستنەوە کە جیاوازی و خلافە ینی ئێستا دوو هێزی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان ئەبێ پارتی دیموکراتی کوردستان ئەم پەیامە بە ئیجابی وەرگرێ بە ئیجابی وەرگرێ کە هێزێک کە یەکێتی نیشتیمانی کوردستانە خاوەنی منتیقەی نفوزە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە بەرەکانی شەڕا هاوشانی پارتی دیموکراتی کوردستان شەڕەکات ئەم هێزە ئەمڕۆ ئەم تێڕوانینانەی هەیە بەرامبەر بە سیستمی حکومڕانی بەرامبەر بە ئیسلاح بەرامبەر بە شەفافیت بەرامبەر بە لامەرکەزیەتی ئیداری دەبێ خوێندنەوەیەکی بۆ بکەی کە ئەمانە پێم وایە لە گۆترە نەهاتوویانی بەڵکو ئەمە دنیابینیە کە بۆ خوێندنەوەی ئێستا و قۆناغی داهاتوو لەبەرەوە
بەشێکی زۆری ئەو کێشانە ئەبێ بە فلتەری پەرلەمانی کوردستانە تێپەڕێت تۆ ڕیفراندۆم و سەر بەخۆی بۆ کارەکەن ئەبێ بە دڵنیاییەوە بێ هەبێت ینی ئێمە نابێ ئێمە ئەبێ هەمیشە لە سیاسەتا گەشتبین بین چونکە حتا ئەو ڕیفراندۆمەی کە هەندێک هێزی سیاسی داوایەکەن بێ یاسای بۆ دەرکرد لە پەرلەمانی کوردستان بە فلتەری پەرلەمانی کوردستانە تێپەڕێ. سپاس کاک سەلی مەگەر بینەوە لای بەڕێزت دوا پرسیاریشمان بۆ بەڕێزت سەبارەت بە ئالەتی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامە ینی قورس نییە لە دۆخی ئەمڕۆ هەرێمی کوردستان جێبەجێکردنی ئالێتەکانی ئەم ڕێکەوتنامەیە؟ من پێم وانەیە قورس بێت لەبەرەوە هەردوو لا متتەفیقن بۆ دوو هێزی کاریگەرن لەسەر هەرێمی کوردستان و بەشدارن لە حکوومەت و لە پەرلەمانەوە هێچەتی نیشتیمانی کوردستان خاوەنی اتفاقی استراتیجیە لەگە پارتی دیموکراتی کوردستانەوە شۆکارێکی گرینگە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستانیش ئەگەر ملاحەزەی لەسەر هەندێک شت هەبێ دەکرێت ئەویش کۆتا ڕێی خۆی لەسەر بڵێ یان ڕێی پێچەوانەی ئەگەر ئەوە بێ ئەگەرەکانی کە لە بەردەمی ئەو ئیتیفاقەیە مەسلەی کارانەکردنەوەی پەرلەمان و حکومەت ئەو کاتە دەبێ هەموو لایەنە سیاسیەکانیش قسەی خوان لەسەرەوە هەبێ ئایا ئێمە ڕازین و خەڵکی هەرێمی کوردستان ڕازیە بە دوو ئیدارەی هەبێ ڕازیە بۆی پەرلەمانی نەبێ ئەو گرفتانە دەبێت چارەسەر بکرێتەوە ئەو کێشانەی کە بەپێی ئەوەی کە لەو ئیتفاقات و ئەم بۆ خۆیان لە بین ئەو دوو لایەنە سیاسیە کە کۆمەڵە خاڵی پەیوەندی بەوانە و چارەسەر دەکرێت ئەوشی پەیوەندی بە پەرلەمان و کۆی سیستەمی هەرێمی کوردستان ئەوەش هەموو لایەنە سیاسیەکان بەشێکی لەوەی کە هاودەنگ بووین و وەخت خۆی پرۆژەمان نووسیوەتەوە ئەو کاتە من پێم وایە بۆ لە بەردەمی هەرێمی کوردستانە ئەو کاتە ئەم دوو لایەنە دەردەچن بەوەی کەوان ئامادەی هەموو شتێکن بۆ ئەوەی کە وەرزی هەرێمی کوردستان چا بکرێ و بەو شێوازە سیستەمەی کە دانراوە ئەگەر ئیزافەیەکە ئەگەر وەکو بڵێ پارتی دیموکراتی کوردستان ڕخنەی هەبێ ئەوەش دەکرێت چار بکرێ قسەی لەسەر ئەگەنا ئەگەر وانەکرێ ئەوە من پێم وایە وەزی هەرێمی کوردستان بەو شێوەی کە ئێستا هەیە هیچ ئەمەلێکی ژیانی نییە ینی و خەڵکیش ناومێت دەبێ و لایەنە سیاسیەکانیش ئەگەر هەر لایەنێکی سیاسی قسەی خۆی نەبێ کۆتا کۆمنتی نەبێت لەسەرەوەی کە چۆنی چارەسەر دەبێ و قەزیانە بەڕاستی بە عقارێکی خراپا دەڕۆ حالەتێکی خراپ دەبێت بەڵام من پێم وایە لەو ئەو خاڵانەی کە پەیوەندی بەوانەوەی لە سنووری سلێمانی دەکرێت چاکسازی باشتیا بکرێت جێبەجێ بکرێن پێشم وایە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەلیم کۆی کە لە هەولێرەوە لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ وەریگلا بەرەزان کاگە بووبەکر هەڵاتنی و کاک شاخەوان ڕەوف کە دوو بەڕێزیان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بوون. سپاس بۆ یۆبینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.